لەم کەشە هەسیارەی عێراق و هەرێمی کوردستاندا کە کەمپینی هەڵبژاردن هەمووان بەرەو هەڵبژاردنێکی دیکەی ئەنجومەنی نوێنەران ئاڕەسە دەکات. بۆگەلی کوردستان لە ڕووی دەستووری و یاساییەوە زۆر گرنگە و چارەنووسازە. باوەکو کارنامەی خراپی بەرپرسانی هەرێم ئەزمونێکی خراپ و شکست خواردویان لە گەڵبەغدا پێشکەش کردووە و جەماوەریان لە کایی سیاسی دیموکراسی دڵسارد کردووەتەوە. هەڵبژاردننی پێشوەختەی خولی پێنجەمی ئەنجومەنی نوێنەران ئەگەر بۆ عێراق بە گشتی گرنگ بێت، ئەوە بە تایبەتی بۆ هەرێمی کوردستان چەند بەرامبەر گرنگترە، چونکە لە ڕووی دەستووریەوە هێشتا زۆر مادەی دەستووری ماون کە چارەنووسی سیاسی و قەواری هەرێمەکە دیاری دەکەن، بە تایبەتی مادەی 140 دەستوور هەروەکو خۆی ماوەتەوە و پێویستە جێبەجێ بکرێت کە هەندێک دەنگی شۆڤێنی لە ناوەڕاست و باشووری عێراق داوای سڕینەوەی دەکەن، کەواتە بوونی بەهێزی کورد لە ناوەندە یاسایی و دادوەری و ڕاپەڕاندنەکاندا زۆر گرنگە و ئەو مەترسیانە دەڕەوێننەوە کە ڕوو دەکەنە قەواری هەرێم. لە ڕووی یاساییشەوە بوونی نوێنەرانی چالاکی کورد لە ئەنجومەنی نوێنەراندا یارمەتی دەرێکی زۆر گەورەیە بۆ بەشداری لەو یاسایانەی کە پەیوەندیان بە ژیان و بژێوی دانیشتوانی هەرێمەوە هەیە، وەکو یاسای ساڵانەی بودجە و چەسپاندنی مافی دامەزراوە یاسایەکانی هەرێم لە داهاتووی دەسەڵاتی ناوەندیدا، هەروەکو لە پەیامی هەڵبژاردننی کۆمەڵی دادگەری کوردستاندا هاتووە. گەلەکەمان لەلایەک پێویستە سەنگ و قورسایی خۆی لە ئەنجومەنی نوێنەرانی بەغدا زیاتر بکات بۆ ئەوەی وەکو پێکاتێکی زیند و مافەکانی دەسەبەر بکات. لەلایەکی تریش پێویستە سزای ئەو لایەنانەش بدات کە لە خولەکانی پێشوودا جگە لە هەوڵدان بۆ پۆست و پارە و بەرژەوەندی حیزبیان هیچ کارێکیان بۆ دۆسیە چارەنووساسەکانی گەلەکەمان نەکردووە. هەر بۆیە چەندین مافی وەکو دانان بە مافی پێشمەرگە و چەسپاندنی بودجە و لە هەمویان گرنگتر جێبەجێکردنی مادەی 140 دەستوور پشتگوێ خراون. هۆکارەکەش هەژمونگەرایی و بەرژەوەندی خوازی ئەو لایەنانە بووە کە لەگەڵ ئەوەی تەنیا هەوڵیان بۆ دەسەبەرکردنی پشکی سیاسی وابووری بووە، لە جێبەجێکردنی یاسای بودجەدا ئامادە نەبوون ئەرکە داراییەکانیان جێبەجێ بکەن. دوجار قوت و بژێوی گەلی کوردستانیان خستۆتە مەترسیەوە و گەلەکەمان لە ساڵانی ڕابردوودا نەهامەتیەکانی ئەو سیاسەتی بە چاوی خۆی دیوە و پێویستی بە بەڵگەهێنانەوە نییە کەچی بۆ چەواشەکردنی ڕایگشتی و جارێکی تر بازرگانیکردن بە دروشمە ناسیۆنالیستیەکانی بەناو کوردایەتیەوە، ویستویانە ڕاستیەکان بشێوێن و خۆیان لە پشتی ئەو دروشمانەوە بشارنەوە. بۆیە گەلەکەمان پێویستە ئەو جۆرە لایەنانە سزا بدات و چیتر ڕێگە نەداد نەفەسی کورد بینانەی حیزبی و خێڵێکی ستەمکارانەی شکست خواردووی هەموو گۆڕەپانەکان یاری بە چارەنووسیەوە بکەن.